دەرمان ئەو ژەهرەی کە چارەسەرە بۆ نەخۆشیەکان نە بەکارهێنانی زۆر سەلامەتە نە پشتگوێخستنی لە کاتی پێویستە کارێکی باشە. لەگەڵمان بن لەم بەرنامەیە باس لە سەرچاوەکانی دەرمان دەکەین لە کوردستان. بۆچی هەندێک لە هاوڵاتیان گلەیی لە کوالیتی دەرمان دەکەن؟ دەرمان چۆن دەگاتە دەستی بەکاربەر؟ کێ دەتوانێت دەرمان هاوردە بکات؟ کێ دەتوانێت دەرمان بفرۆشێ؟ ئایا هەموو دەرمانەکان شایانی بەکارهێنانن؟ بەرهەمهێنانی دەرمان پرۆسەیەکی ئاڵۆزە. ماددە بنەڕەتیەکانی هەرچیەک بێت دەبێت بە ستاندارد و پێکهاتەی زانستی بەرهەم بهێنرێت. بڕی ماددەکان هەندێک جار لە 1/1000 گرامێک کەمترە، کەواتە دەبێت بیر لەوە بکەینەوە کە ئەم دەرمانە چۆن دروست کراوە، بۆ چ مەبەستێک وەری بگرین تا بتوانین بەکاریان بێنین. بەڵێ دەبێت بزانین کوالیتیەکەی لە چه ئاستێکدایە، چونکە لەوانەیە نەک نەخۆشیەکەمان چارەسەر نەکا، بەڵکو بە پێچەوانەوە ماک و ئاڵۆزی وا بە دوای خۆی دابهێنێت کە ئاکامەکەی زۆر لە نەخۆشیەکە خراپتر بێت. لە کوردستان بازاڕی ئازاد هەیە بۆ سەرجەم کاڵا و پێداویستیەکان. تەنانەت ئێمەی هاوڵاتی ئازادین لە چ دەرمانخانەیەک یان بەرهەمی چ کارگە و کۆمپانیایەک بکڕین. وێ بابزانین سەرچاوەکانی دەرمان چین لێرە. بازرگانی دەرمان بازاڕێکی گەرمی خۆ دەوڵەمەندکردنە لە وڵاتی ئێمە. بەشێکی زۆری دەرمان لە بازاڕەکانی کوردستان لە دەرەوەی وڵاتەوە دێن. هۆکارەکەش پرسیارێکی زۆر قورس نییە، چونکە ژمارەی کارگەکانی دەرمان لە کوردستان کەمترە لە ژمارەی پەنجەکانی یەکدەست. بەڵام بەپێی وتەی خاوەنەکانی ئەم کۆمپانیایانە بێت بەرهەمەکانیان لە ڕووی کوالیتیەوە جیاوازێکی ئەو توی نییە لەگەڵ بەرهەمی کۆمپانیا بەناوبانگەکانی ئەوروپا و ئەمریکا. بەڵام تا چەند توانیوانە متمانەی هاوڵاتیان بەدەست بهێن و نەخۆشەکانی کوردستان بە دڵنیاییەوە دەرمانەکانیان بەکاربهێنن، ئەوە یەکێکە لەو پرسیارانەی کە لە ژوان بەهرام دەکەین. ئەو بەڕێوەبەری بەشی مارکێتینگە لە یەکێک لە کارگەکانی بەرهەمهێنانی دەرمان لە کوردستان. ئەو دەرمانانی کە لە کۆمپانیەکەی ئێوە دروست دەکرێت تا چەند توانیوێتی لە ڕووی کوالیتیەوە ببێتە ڕکابەر بۆ ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتەوەیەن و بتوانێت نەخۆشەکانی کوردستانی پێچاک بکرێتەوە؟ ئەمانەوێت دەرمانی ساختە نەمێنێ لە وڵاتەکە و دەرمانی خراپ نەمێنێ لە وڵاتەکە. بۆیە گرنگترین شت لای ئێمە کە دەرمان دروستەکەین کوالیتیەکەیە و لەسەر ئاستێکی زۆر بەرز دەرمان دروستەکەین. هەتا ئێمە گرێبەستمان هەیە لەگەڵ یەکێک لە گەورەترین شەریکەی ئەوروپا کە سێهەمە لە دنیا، کە ئێمە گرێبەستێکمان هەیە لەگەڵ شەریکێکی وا گەورە کە فەڕەنسیە، ئەو پیشانی ئەیا کە تۆ چەند لەسەر ئاستێکی بەرز دەرمان دروستەکەی نەقەت ئەوانە و گرێبەستیان نایەکە لەگەڵ کارگێکی دروستکردنی دەرمان لێرە. زۆر گرنگی بە کوالیتیەکە ئەین کە لەسەر ستانداردی دەرەوە بێت، لەسەر ستانداردی جیهانی بێت کە WHO ستانداردی بۆ دائنێت. ئێمە بەپێی ئەوە دەرمان دروستەکەین. هەتا ئێستا دەرمانی ژەنێرینە دەرەوە و بە تەماین شەڵا لە 2018 و 19 دەرمان بۆ چەند وڵاتێکی تریش بنێرین و بۆیە زۆر گرنگە لای ئێمە کە ئەبێ لەسەر ئاستێکی بەرز دەرمان دروستکەین لەسەر ئەو ستانداردی کە لە جیهانی دروستەکرێت دەرمان. ئێوە چۆن توانیتانە کە بە شێوەیەکی وا دەرمان دروست بکەن و بیخەنە بازاڕەکانەوە کە متمانەی نەخۆشی کوردستان بۆ خۆتان بگەڕێنەوە و بە تایبەتی کاتێک کە زۆر جار ئەوە باو لە ناو کۆمەڵگای ئێمەیە کە دەرمانەکانی کە لە دەرەوە دێت ئەگەری ئەوەی هەیە لە ڕووی کوالیتی و باشتر بن لەوانی کە لە کوردستان بەرهەمە هێنرێت. یەکی لەو شتانەش کە خەڵک ئەبێت زۆر مۆتەمید بن بەوەی کە ئێمە لێرەین، ئێمە لە بەردەمی خۆتانە دەرمان دروستەکەین. ئەگەر
کوالیتیەکەمان خراپ بێ یەکسەر توانم بێن بۆ لامان بزین هۆکارەکە چییە ئەزانن لە کیۆژ دروستەکرێ ئەو مهمترین شتە چونکە زۆر دەرمان هەیە کە لە دەرەوەیە تۆ نازانین چۆن دروستکراوە جاروایە سیرەکی لەسەر بەلەمێ دروستکراوە لە ژێرزەمینێکا دروستکانی هیچ شەرنیە نووسرا بێ ئەڵمانیا لە ئەڵمانیا دروستکە لە کارگەیەکی گەورە ئێمە هیچ نازانین ئەو دەرمانانی کە یەنە ژوورەوە چونکە لە زۆربەی وڵاتی دنیا وەزارەتی تەندروستی کە موافقەتەکا بۆ شەریکەیەک ئەچێت بۆ ئەو معمەلە سیرەکە ئەم معمەلە هەیە لە سەستاندادە دەرمان دروستەکە چۆنە ئەبێ فیل بنێرێ ئەو شتانە فیل و شتەکان ڕاستە لێرە هەیە بەڵام ئەوە نییە بڵێ وەزارەتی تەندروستی کوردستان بچێت بۆ فلان معمەل و فلان معمەل بزانێت هەیە و معمەلە دەرمانەکان کە ئەوان ڕاستەکەن ئەوە ئەنێڕێ بۆ کوردستان ئەو شتانە نییە لە بەرەو ناتوانێ مەسەی سەد بین لەوەی کە هەیە لێرە. ئێمە توانین زۆر لەوە زیاتریش جوورسکەین کە پێویستە لە هەرێمی کوردستان هەر لە هەموو عێراقی شەر تا توانین دەرمان بنێرینە دەریشەوە بۆ نمونە لەو لاینانەی کە ئێستا هەمانە ئێمە توانین 150 میلیۆن پاکەت دروستکەین لە تقریبان 140 جۆر دەرمانمان هەیە ئێستا لە بازار و بە تەمای سێ لاینی تازەشین لەوە شاتوانین تقریبان 120 میلیۆن پاکەتی تریش دروستکەین یعنی زیاد لە 260 میلیۆن پاکەت ئەتوانین ئێمە دروستکەین لە 2010 هەنێ زۆر زیاتر وەک لەوەی پێویستە لە هەرێمی کوردستان. ئەو فەرقەی کە ئێمە هەمانە لەگەڵ شەریکەکانی تر کە لە هەرێمی کوردستان دەرمان تەوزیەکە یا دەرمان دروستەکەوەیە کە ئێمە لیفلەتەکەمان بە کوردیە لە هیچ ئێمە یەکەم کەس بووین یەکەم کارگە بووین کە ئەومان هێنایە کوردستان زۆر گرنگیشمان بەوەیە بۆی خەڵکیش فێر بێت دەرمانی خۆی بیخێنێتەوە بزانێت چۆن بەکارێنێ باسی نەخۆشیەکەی تیا ئەم دەرمانە بۆ چی بەکارێت ئەو زۆر مهمە بۆ نەخۆش کە نەکرد دەرمانەکە وەرگێت و بیخوا ئەبێت تۆزێ باسی دەرمانەکەش بزانێ ئەوە زۆر مهم بۆ لای ئێمە چکە لێرە سێ زمان هەیە کە مهمە کوردیە عەرەبیە و ئینگلیزیە لەبەر بۆ سێ زمانە ئێمە لیفلەتەکانمان لە هەموو دەرمانێک ئەو لیفلەتە بۆ سێ زمانە هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی تەندروستی چۆن ینی هاوکاری ئێوەکەن پشگیریتانەکەن لە بازارکردن لە کڕێنی دەرمانەکان بەشی کڕینەکەیان زۆر جیاوازە سلەیمانی بەناوێک دەرمانەکرێ هەولێر بەناوی دەرمانەکرێت دهۆک بەناوی دەرمانەکرێت تاوانەوە کێشە دروستەکە بۆ ئێمە کە ئەمانەوە دەرمان بفرۆشین کە سیستێم نەبوو ناتوانانی بەناوێکی با بڵێن تەندروست دەرمانەکان بفرۆشی بە وەزارەتی تەندروستی ئێستا بۆ نمونە لە بەغا ئەوان سیستێمێکی زۆر باشیانەیە تەندەریان هەیە تەقدیمیەکەی کۆنتراکتۆرەگیری ئیتر بە پێ و کۆنتراکتە دەرمانەکان ئیتر بۆ ساڵێک پێدەڵێ ئێمە پێویستیەکەمان ئەوەنەیە ئەو دەرمانانی کە ئێوە دروستی دەکەن بە هەمان شێوە بە پشکنین و کوالیتی کۆنتترۆلی لایەنی حکوومەتی هەرێمدا تێپەڕێیان نا ئێمە هەموو دەرمانێک کە دروستیەکەین یەن سامپڵە بن لە کوالیتی کۆنتترۆلی کوردستان هەتا بێ فیلەکان هەموویە نێرین کە دەرمانێکی تازە دروستەکەی فیلەکانە نێرین ئەو بەسەریاچن هەتای نێرین بۆ بەغا ئێنین بە هەرێمی کوردستان موافقەتی لێکرێ ئەوان یەن بۆ ئێرە ساڵانە هەتا لە وەزارەتی بەغاش و لە وەزارەتی ئێرەش لەبەرەوەی هەتا ئێستا زۆربەی هەرە زۆری دەرمان لە دەرەوەی وڵات دێت دەمەوێت بزانم بە چ شێوەیەک دەرمانی هاوردەکرا و مامەڵەی لەگەڵ دەکرێت بۆیە لەگەڵ هاوکارانم دەچمە بەڕێوەبەرایەتی کۆنتترۆلی جۆری دەرمان بەڕێوبەری کوالیتی کۆنتترۆلی دەرمان دەڵێت تا ڕادەیەکی زۆر توانیمانە هاوڵاتیان بپارێزین بەڵام تا ئێستا دەرمانی قاچاق لە کوردستان بوونی هەیە دکتۆر گۆران لە ڕێگەی ئەم دەستگای ئێوە تا چەند توانیتانە کۆنتترۆلی دەرمان بکەن لە ڕووی کوالیتی و لە ڕووی ئەوەی کە دەرمانی ساختە لە بازاڕان نەبێت خۆی ئێمە وەکو بەڕێوەبەراتی کۆنتترۆلی جۆری دەرمان دڵنیا دێن هاوڵاتیان دڵنیا دێن ئەو شوێنانێکەوە تایبەتمەندن بە دەرمانەوە هەر دەرمانێک هاوردەی کوردستان کرابێت بە ڕێگای ئێمەوە واتەوەیە بە ڕێگایەکی ڕاست و دروست ڕێگە پێدانی ئێمە هەبێت و پاشان فەحسی بەو بکرێت پشکنین ئەوە دەرمانێکی کوالیتی بەرزە و دڵنیا دێن هاوڵاتیان دەرمانێکی زۆر مەزبوطە
هاوڵاتی چۆن بزانێت کە ئێوە ئەو دەرمانەی کە دەوێت لە دەرمانخانەکە وەریگرێت کە ئێوە ئایا پشکنین هەم بۆ کردو یان بەلای ئێوەدا تێپەڕ بەڵێ خۆی ئێمە دەتوانین ینی بە شێوەیەکی زۆر ئاسان هاوڵاتی بەبوونی ستیکەر لەسەر هەر دەرمانێک واتە ئەو لەزگەی کە بە دەرمانەکەوەیە ئەو لەزگەی کە بە دەرمانەکەوەیە ئەو لەزگەیە ینی دلیلە لە بۆیەکەوە دەرمانە بە کوالت کۆنتترۆل داهاتە و دەرمانەکە دەرمانێکی ڕاست و دروستەوە پشکنیر بۆ ئەنجام درراوە کوالتی بەرزە ئەو لەزگەیە هیچ کات هەوڵ نەدراوە لەلایەن هەندێک لە بازرگانانی بواری دەرمانەوە محاولە بکەن لی کۆپی بکەنەوە یان تەزویری بکەن و لە دەرمانی خۆیان بکەن چونکە لەو حاڵەتەدا ئەگەر تەزویر کرابێ هاوڵاتی چۆن بزانێ ئەمەیان هی ئێوەیە یان تەزویر کراوە کەسانی بازرگان ئەو شتیان نەکردووە کەسانی با بڵێن قاچاقچی ئەو کاریان ئەنجامداوە بەڵام تا ئێستا نەیانتوانیوە لی سەرکەوتوو بن بۆ نمونە ئەوەی کە ئێمە ینی ئەو سیکەرانی کە لەلایەن ئێمەوە دەردەچێت ئەو سیکەرانە هەموو تایبەتمەندە بۆ نمونە ستیکەری ئێکس لە دەرمانی ئێکس دەدرێت تۆ ناتوانانی ستیکەری پاراستۆل لە ئەمۆکسلین بدەیت بە شێوەیەکی بەسیط تەنانەت ناتوانێت ستیکەری کۆدی خۆی هەیە ئەو یەک دووەم دەتوانی هاوڵاتیان بە ئەو باش نمبەر لەسەر ستیکەرەکەی دەبێت هەمان باش نمبەر لەسەر دەرمانەکە بێت و ئەو ستیکەرە کە تو بە پاکەتی دەرمانەکەەوە با بڵێن کە لێ دەدرێت بەی شێوەیەک لێ نابێتەوە لەبەرەوەی پێ دەێن ئەوە کراکت ستیکەر ینی خۆی لە خۆیدا ئەوە دڕاوە و زۆر زۆر تەنکە کە تۆ دەکەیەوە لێ بکەمەوە ناتوانێتەوە ئێوە وەکو کوالیتی کۆنتترۆلی جۆری دەرمان بە ئەوها بڵین چۆن نتوانن گلێ و گازەندەی هاوڵاتیان وەرگن یان ئەگەر هاوڵاتیەک شتی لە کوالیتی دەرمانێکە بوو ئێوە توانن پێشوازی لێ بکەن هاوکاریان بکەن باکیدیەوە ئێمە هەر لە وەبساتەکەی خۆمان هاوڵاتیان دەتوانن گلە و گاز هەر با بڵێن ئینفۆرمێشنەکە معلوماتێک بێمە بگەینن پەیجی تایبەتی خۆمان هەیە تەنانەت ژمارەی تەلەفۆنی تایبەتی خۆشمان هەیە و سندوقی سکاڵاشمان لە ناودایرە و هەر هاوڵاتێک بێ بۆ بەڕێوەبەرایەتەکەی ئێمە لەسەر با بڵێن ئەو زانیاریێکە ئەو هاوڵاتێکدا ئێمە زۆر شتمان ئەنجام داوە زۆر شوێنمان داخستووە و زۆر کەسمان ڕادە سیاسا کردووە ئەگەر بە کورتی پێم بڵێ دۆخی ئێستای دەرمان لە کوردستان سەتا چەندی کۆنتترۆل کراوە ئایا ئێشتا دەرمانی ساختە هەیە لە کوردستان با ئێمە بەڕاشکاوە وڵای پرسیارەکان بدەینەوە ئێمە دەڵێن ئەو دەرمانەی کە بەڕێگای کە ئەمسیەوە دێت وەسیکەری بەڕێوەبەرایەتی ئێمەی لەسرە ئەوە دەرمانێکی زۆر زۆر کوالەتی بەرزە وەشیاوە بۆ بەکارێنان بەڵام تۆ بەم بڵێ دەرمانی قاچاقەیەیانێ ئەم پێ دەڵێن بڵێ دەرمانی قاچاقەیە و خۆت دەزانی ئەوانەی کاری دەرمان دەکەن ینی کەسانی لەوانەیە ینی با بڵێن دەستڕۆیشت بن ئەوش هۆیەکەیتیکەوە چۆن دەتوانێت ئەو دەرمانە بینە ژوورەوە ئەو یعنی بەسەراحەت بە باز بکەین بەڵێ دەرمانی قاچاقەیە بەڵام نەیانتوانیوە اختراقی بەڕێوەبەرایەتیەکە ئێمە بکەین و هەر شتێکش گەشتی بێمە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کۆنتترۆلی جۆری دەرمان و پێداویستی پزیشکی توانیومانە ئەو کەسانە دەستگیر بکەین کە ئەو کارانە ئەنجام دەدەن بەڵام هەر ماوەش ئامێر و سیستمی ئەم بەڕێوەبەرایەتیە پێشکەوتوون ژمارەیەکی زۆر پشکنی نیورد لە تاقیگەکانی ئەم بەڕێوەبەرایەتیە بۆ دەرمانەکان دەکرێن دکتۆر شاخەوان بەڕێوەبەری تاقیگەکان دەربارەی پرۆسەکانی پشکنین قسەمان بۆ دەکات پاژەوەی کە هەر دەرمانێک یاخود پێداویستێکی پزیشکی ڕێگە پێدان بە شێوەیەکی یاسایی وەردەگرێتن تیمەکانی نمونەوەرگرتن دەڕۆن لە کۆگاکانی ئەو کۆمپانیانی کە ئەو دەرمانیان پێداویستە پزیشکیان هێناوە وەری دەگرن پاش گەیشتنی بە بەڕێوەبەرایەتیەکەمە بە شێوەیەکی هاوتەری داخڵی هەردوو مختبەری مایکرۆبیۆلۆژی و مختبەری کیمیا دەبێتن ئەو تێستانانە و پشکنینانی تایبەتە بە مایکرۆبیۆلۆژی لە تاقیگەی مایکرۆبیۆلۆژی ئەنجام دەدرێت و ئەو تێستانەی کە کیمیاییە یاخود فیزیاییە لە تاقیگەی کیمیا ئەنجام دەدرێتن بە شێوەیەکی گشتی کەم دەرمان هەیە زیاتر لە 11 تا 12 تێستی لە بۆ نەکرێتم تاکو و دەگاتە دەستی نەخۆش بەشێکی زۆر لەو تێستانە بە ئامێر ئەنجام دەدرێتن بە تایبەتی تێستە کیمیاییەکان
بۆ نمونە یەک لەو ئامرانەی کە هەمانەوە وەکو شتێکی پێوەری لە هەموو دنیا پەیڕەو دەکرێتن پێ دەگوترێتن دیسۆلیوشن تێستەر. دیسۆلیوشن تێستەر ئەگەر هات و پێوەر بێ وەکو پێوەرێکە تەمسیلی مەعیدەی مرۆڤ دەکاتن بەڵام لە دەرەوەی لەش. زڕوفەکی وای لە بۆ دروست دەکرێتن کە نزیک بلەوەی کە ناو لەشی مرۆڤ هەیە. ئێستاکە و ئامێرای کە لە دوای منەوە تەسویر دەکرێتن بۆن من تایبەتە بە تێزکردنی دەرمانێک لە حاڵی حازر کە ماوەی ئیشکردنەکەی لە لەشدا 12 کاتژمێرە لەبەرەوە پێویستە بە هەمان کات بزانین لە خلالی ئەو 12 کاتژمێرە چەندی دەتوێتەوە یاخود ئەوەی کە ستاندەر دانراوە لە ساعتی یەکەم پێویستە چەند بتوێتەوە ساعتی شەشەم هەروە تاکو دەگاتە ساعتی 12. جگە لەو ئامێرانە ئامێری ترمان هەیە کە هەر هەمویان لەو ئامێرا پێشکەوتوانەنا کە بەڕاستی لە هەموو دنیا زیاتر لەوە بەکار نایەتن لە بۆ شیکردنەوەی دەرمان. ئەو ئامێرانە ئیشیان هەڵسەنگاندنی بڕی مادەیە لە ناو دەرمان. بۆ نمونە مادەیەکت هەیە وەکو پاراستۆڵ حەب یاخود پاراستۆڵ شڕوبی منداڵن کە پێویستە لە 5 سیسی کە منداڵک بە یەک دۆزیە یەک جور ئەوەری دەگری پێویستە 250 میلیگرام تێدا. پاش هەندێک تێستی فیزیایی دێن لەو 5 ملە بە فعلی مادەی پاراستۆڵ هەیە ئەگەر هەیە چەندە نسبەکەی. کاتێکیش دەرمانی کۆمپانیاکانی هاوردەکردنی دەرمان ڕێگەیان پێدرا دەگەنە کۆگاو لەوێشەوە بۆ دەرمانخانەکان تا بگاتە دەستی بیمارە. تا ئێرە بەرپرسیارەتێکی گەورە لە سەرلایەنی حکومی پەیوەندیدار هەیە. بەڵام لە کاتی دەستکەوتنی دەرمانەکان لە دەرمانخانە و شوێنەکانی تریش بەرپرسیارەتێکی هاوبەش دەبێت لەگەڵ هاوڵاتیەوە. چونکە لێرە ڕۆڵی ڕۆشنبیری تەندروستی نەخۆش و هاوڵاتی دەست پێ دەکات کە ئایا لەکوێ وەری بگرێت یان کام جۆرەیان بکڕێت. دکتۆر موعین پزیشکی دەرمانسازە. لە دەرمانخانەکەی خۆی باس لە مافی هاوڵاتی دەکات لە کاتی وەرگرتنی دەرمان. ئەو دەڵێت زۆر گرنگە نەخۆشی وڵاتی ئێمەش پرسیار دەربارەی دەرمانەکە بکەن. وەکو مافی نەخۆش بەڕاستی بۆ مۆزوعی دەرمان نەخۆش دەبێت دەرمان لە دەرمانخانە بکڕێت. واتە هەر شوێنێک کە ناوی دەرمانخانەیە و لۆگۆی سندیکای دەرمانسازانی کوردستانی پێوەیە واتە ئۆتۆرایزدا دەرمانخانەیەکی ڕسمیە. نەخۆش بەس لەو شوێنە دەبێت دەرمانی دەست بکەوێت بە پێی ڕاچەتەیە کە پێیەتی ئەوە مۆزوعی یەکەم. بەڵام واتە لێرەدا شۆرتلیستێکمان کرد کە لە ئەو شوێنانی کە دەرمان دەفرۆشن نەخۆش بەس دێتە ناو دەرمانخانەکانەوە ئەوە یەک. بەڵام کە دێتە ناو دەرمانخانەشەوە دەبێت نەخۆش باش بزانێت کە مافێکی هەیە. مافەکەش ئەوەیە ئەو کەسە هاتووە دەرمان وەربگرێ واتە نەک بەس دەرمانەکە بکڕێ. دێت لە پێشدا سوال یەکەمی ئەوەی بێ زەحمەت دکتۆری دەرمانسازەکەتان کامەیە چونکە مافی ئەو نەخۆشەیە بێت لەگەڵ دکتۆری دەرمانسازەکە قسە بکە. وەک چۆن دەسێت بۆ عیادەیەک یان کلینیکێک بە مافی خۆیەتی لەگەڵ پسپۆڕێکی بۆ نمونە کسوور قسە بکە یان پسپۆڕێکی باتنی قسە بکە هەر ئەوەش مافی خۆیەتی بێتە ناو دەرمانخانە بڵێ پسپۆری دەرمانسازەکەتان چییە لەگەڵ ئەو پسپۆری دەرمانسازە قسە بکات. ئەوە مۆزوعێکە کە بەڕاستی نەخۆش دەبێت بزانێ و ئاگەهی خەڵک دەبێت لە ڕێی ئیعلانەوە بەرز بکرێتەوە. ئەو مۆزوعێکی زۆر زۆر مهمە. بەداخەوە لە کوردستان پێشتر زۆر خراپ بوو. ئێستا یەک تۆز باش بووە بە حکمیەوەی کە ئەمن کە دەبینم گەڕک بۆ گەڕەکیش فەرق دەخا. ینی لە هێندێک گەڕەکەی لە هەولێر بەڵێ خەڵک بە مافی خۆی دەزانێت دێ داوا دەکات دەڵە دەرمانسازەکە چییە ئیلا ئیستشارە لە وەردەگرێت قسە لە وەردەگرێت دەرمانیش لە وەردەگرێت. بەس لە هەندێک گەڕک وانە بۆیە بەڕاستی ئەم پێم وایە مافی ئیعلانە کە بێ ئاستی زانیاری ئەو خەڵکە بەرز بکاتەوە. ئەوە مۆزوعی یەکەم. مۆزوعی دووەمیش ئەوەیە بەڕاستی لە کوردستان شتێک کە زۆر باوە ڕاچێتەکە دەبات یان قەپێلکی دەرمانەکە دەبات دەڵێ ئەو دەرمانم بدێ بەبێ ئەوەی کە هیچ پرسیارێ بکە یان بەبێ ئەوەی کە هیچ ئامۆژگاریەک وەربگرێ. ئێمە لێرەدا دوو مۆزوعمان هەیە. مۆزوعی یەکەممان ئەوەیە کە ئەو دەرمانە بەس وەرگرتنی شەرت نییە. ئەو کەسە دەبێت کە دەرمانەکە وەردەگرێ ئامۆژگاری کاملیش وەرگرێ. چۆن بیخوا تاکەی بیخوا ئەگە چا بۆ بەردەوام بێ یان نا کەی سەردانی پزیشکەکەی خۆی بکاتەوە. ئەوە مۆزوعی یەکەم. مۆزوعی دووەمیش بەڕاستی وەکو ئاستەنگێک کە من دەیبیم لە ئیشی خۆماندا زۆر جار ئێمە وەکو دەرمانساز دێن قسە لەگەڵ خەڵک دەکەین بەس خەڵک گوێ ناگرن. زانازانم ئایا شتەکەیان لە پێ مهم نییە یان سەحەتی خۆیان پێ مهم نییە. ستانداردەکە بەپێی ستانداردی عالەمی لە یەک شوێن دەبێت دەستمان دەستکەی ئەوش ناوی دەرمانخانەیە.
جا ئەو دەرمانخانەیان کۆمیونیتی فارماسییان ئەو دەرمانخانەیە کە لە ناو خەستەخانەکاندا وجودی هەیە و هەر دەرمانخانەیەکیش بەبێ دەرمانساز معناکەی دەبێتەوە سفر واتە ئەو دەرمانخانە تا ئەو کاتە دەرمانخانێت تا ئەو سعات دەرمانخانەیە کە دەرمانسازی تێدا بێ ئەگە دەرمانسازی تێدا نەبوو معناوێگە هەموو شەرتەکانی دەرمانخانی تێدا بێ کە دەرمانسازی تێدا نەبوو دەبێتە سفر وەک کۆی مستەشفایەکی زۆر پێشکەوتوت هەبێ دکتۆری تێدا نەبێت دەبێتە سفر دەرمانخانەش نفسی شتە لە ڕووی ئستانداردی عالەمی کە ئێمە هەمانە ئەوەی لە ئەوروپا هەیە و لە ئەمریکاش هەیە کە تۆ داخلی دەرمانخانەیەک دەبی سێ بەشت هەیە بەشی یەکەم ئەو کەسەی کە سەردانت دەکات دەتوانێت ئەو شتە ببینێ و دەستی لێدا بۆ نمونە شیرە بۆ نمونە شامپۆیە بەشی دووەم دەتوانێت ببینێ ناتوانێت دەستی لێدا بۆ نمونە ئەناڵژێسیکانیان ئازارشکێنەکانە بەشی سێم کە POM پێدەڵێن یان پرسکرایب ئۆنلی مێدیسین واتە ئەو دەرمانانەی کە بەس بەڕاچێتە سەرف دەکرێن ئەوە دەبێت لە چەکمەجێدا بێ کابران نەدەبینێ ناقشەی دەستی لێدا ڕاچێتەکەی خۆی دەدا بە دەرمانسازەکە سەیری ڕاچێتەکە دەکات ئەگەر ڕاچێتەکەی ڤالید بێ مەزبوط بێ لە ڕووی تاریخەوە لە ڕووی مەزبوطی ڕاچتەوە کە نەدڕابێ یان شتێکی جێی شک نەبێ ئەوە دەرمانەکەی حەسەب ئەو ڕاچتەی بۆ ئامادەکە و دەیداتێ وەستا ئەو کاتێک کە بۆی سەردەکان نەخۆش نابێ ببینێ لە ڕووی قانونیشەوە بەڕاستی دەبێ ئەو ڕاستەیە لە دەرمانخانە لە نەخۆش وەربگیرێ ئێمە لە کۆمیونیتی فارماسیەکەی خۆمان وەری ناگرین بەس ختمی دیسپنسینگی بۆ لێدین واتە ئەو دەرمانە سەرف کراوە کە ڕاشتەیەک سەرف دەکرێت دەرمانەکەی ختمی بۆ لێدین بە تاریخ خۆدەڵێن لەو تاریخدا ئەو دەرمانە سەرف کراوە بەڵام لە ڕووی قانونیە دەبێت لێ وەرگیرێتەوە یەک لەو شوێنانەی تر کە هاوڵاتیان زۆر جار چارەسەر یان دەرمانی خوانی لێوەردەگرن و بەردەوام سەردانیانەکەن ئەو نۆڕینگانن کە لە ناو کۆڵانەکاندا هەن کە لەلایەن کارمەندانی تەندروستیەوە بەڕێوە دەبرێت ئێمە دەچینە یەکێک لەو نۆڕینگانە دەمانەوێت بزانین چ جۆرە دەرمانێکیان هەیە چ جۆرە نەخۆشیەک چارەسەر دەکەن و سەرچاوی دەرمانەکانیان لەکوێیە ئایا خۆیان دەپارێزن لە سەرچاوی نادیار و کەسانێک کە لەوانەیە تێبینیەکیان لەسەر هەبێت. شێرزاد محەممەد کارمەندی تەندروستیە وەک خۆی دەڵێت ساڵانێکی زۆرە لەم گەڕەکە نۆڕینگەی هەیە ئەو جگە لە بینینی نەخۆش دەرمان بەو کەسانەش دەدات کە پێویستیان پێیەتی. کاک شێرزاد ئێوە لەم نۆڕینگانە کە لە ناو کۆڵانەکان و نزیک ماڵەکان داتانناوە چ جۆرە خزمەت گوزاریەک پێشکەشەکەن بە هاوڵاتیان؟ بەخوای ئێمە بەس تەنها خزمەت گوزاریە سەرەتاییەکان هەکو ئەو سەرەتاییانی کە نەخۆشی ببرین نەخۆشە سووکەکان ئەوانی لایمە وەکو ئەنفلوئنزاکان ئەبرێن کۆخەیە پاسیوە تایە جادار ئیسهالی دێ جار شتی وەبرێن هەشتانێک کە خەڵک بە سوشی توش دەبی کە لە ماڵەوێ و دەمە تووشەبی و دێتە لایمە ناگاتە مەرکەز سەحیەکان یان ناگاتە مستەشفاکان یان ناگاتە یادی تۆر ئەخساییەکان دێنە لایمە ئەمە شتی سەرەتاییان دەری شتی سەرەتایی وەکو شتی سووک بەبرێن هیادشی سەرەتایی ببرێن حەبێک دوو حەب یان سییان زیاتر ناو یان یا ئەگەر دەرجەشی دەین وەکو کە پێویست بکات. ئێوە بە شێوەیەکی گشتی ڕێگە پێدراون لەلای جیهەتێکی ڕۆسمیەوە؟ بەڵێ ئەمە ئێستا مۆڵەتم هەیە لە سندیکای کارمەندانی تەندروستی هەولێر و هەموو ئەوانی ئەو ئیشەی تۆکەن مۆڵەتیان هەموو بەڵێ بە مۆڵەتیش دەکەین و بە ڕێژێ ڕێنماییوانیش دەکەین هەر ڕێنماکردن ئەویش دەکەین زۆر کوێدانێ وایش دەکەین. ئۆکێ ئەی ئەو دەرمانانەی کە ئێوە لە نۆڕینگەکانتان دەدەنە هاوڵاتیان ئەم دەرمانانە سەرچاوەکانیان لەکوێوە دێت؟ بەخوای ئەمن لە کۆگاکان لۆماندی کۆگاکان جاری وایە هەندە شەریکات هەیە لە ڕێی کۆگاکانەوە لۆماندێنی لە ئەمە لەوە دەگرین یعنی هەموو ئەو دەرمانانی کە لای ئێوە هەن هی ئەوە نین بڵین تێست نەکرابێ پشکنینی بۆ نەکرابێ لای کوالیتی کۆنتڕۆڵ. بەخوای ئەمن وەکو خۆم باسکەم دەرمانەکانی من 195 کوالیتیە 195 پێوەیە کوالیتیە و لە مۆڵەت وەرگیرە لە کۆگاکان ئەمە لەوەماوەگرتێ و بەڕسمیش ئەو نەخۆشانی کە دێنە لای ئێوە زیاتر چنەوەیان سەرنجی تۆ ڕاکێشێ واد لێ ئەەکە مەسەلەن ئامۆژگاری زیاتری بکەی پێی بڵێ وامەکە وا بکە یان دەرمانەکە بەم شێوە بەکاربێنە؟ بەخوای 190 نەخۆشیان کە دێنە لای زیاتر نەخۆشەکانی قورگ و جێ و کەپونە
ئەوانە زۆربەی دێن کۆخیان لێە پسییان لێ تایان لێە سەرشیان لێ قلبی نەخۆشە کەوتووە بێتاقەت بووە دێتە لایمە دەیوێت زوو چابی کە زوو چابی تەوان دەتوو حەبەشی لۆتین دێ حەبەشی ئەمۆکسلی دێ قەنەعەتی پێ نایە حەز دەکا زووتر چابی ئەمەش ناچار دەبی دەرسی لێ بدەین دەرزێکەشکە لێ دەین ئەو دەیوێت بڕاتن بە 2 ساعتکە بستۆ ئیشێ ینی سریع چابی مشکل لەوەدایە حەبێک دوو حەب قەنەعەتی نایە دەبی ئەمە بکەین سریع چابی ئەوە لایمە وایە زۆر خەریتە لایمە ناستە مەرکەز هەیەکی وەرە بە حەبێکی ئەمۆکسیل و لۆرتین دەکو یان حەبێکی پاراستۆل قەنەعەتی نایە دێ داوا لەمە دەکات زوو چارەسەری بکەین ئەنی ئەوە مشکلە لەوەدایە خەرک دەوێت بە سریع چابی بە زووترین کات چابی لۆ منە ئێوارێ حەسرە دێتە کەنەما دەریا دوو دەرزیمێدا سپێ بچمۆریش ینی ئەوە نایە ئێوەش دەرزیەکانیان کە بەکارێن ئەمە ئێستا پێ برێن کاکە سێ ڕۆژ خۆی قانونی خۆی وایە بڕۆ 3 ڕۆژ لە ماڵی پادەوە ئیسراحاتکە چاکەبی لەوانە بە فلو ئاوتەک و بە حەبەشی ئەمۆکسیل و بە لۆرتینێکی باش بیت خواردنەوەی شلەمەنی بەڕێنمە پارێز دێن پارێزی وەکو بەهارات بیبار تورشی بیپسی ترشی تیژی ئەوانە دەرێن ئاوی سارشی سارد مەخۆ دەیەوێت بە زووترین کات چابی دەبی دەرزی لێ بدەین سریع بدەنی ئەوە مشکلمان لەوەیدا ینی خەڵک دەیەوێت سریع چابی ناوێت بە 3 ڕۆژ 4 ڕۆژان چابی ناوێت بڵێن ئەو فەرق نەکا دەیەوێت دەسەلایشتر یانی زۆر جارە بەلای پزیشک هاتووتەوە ڕۆژێک نابێ عیلاجەکەی بەکارێنەوە یەکسەر هاتوتە لای تۆڵێ فریامکۆ چوتە لای پزیشکێکی باش دکتۆرێکی گەورە ئەخسایی عیلاجی باشی دایتێ هاتۆ لایمە قەنەعەت پێ ناهێ دەرێ من ئەوە سریع چانابم دەبێت سریعتر چابم دەبی عیلاجەکان بەرادنێ دوو دەرزی باشم لێدە یعنی مشکلمان لەوەیدایە یعنی ئەوە نێ بە عیلاجی هەش قەنەعەتی نایە ئەگەر هەر هەبێت دوو حەیب بدەنێ دەبی ئیلا دوو دەرزی باش یان قەلشی تایەکە و ژانە سەرەکە و کەمێک گەروی خەفیتن ئەو هەی دێو جگەلەوەی ئەرکی سندیکای دەرمانسازان و وەزارەتی تەندروستیە چاودێری بازاڕی دەرمان بکات بەڵام وەکو هاوڵاتی ئەم نیشتیمانە دەبێت ئێمەش بەشێک لەو بەرپرسیارەتیە بگرینە ئەستۆ گیرفانی ئەو بازرگانانەی دەرمان پڕ نەکەین کە ویژدانیان لە خەوێکی قوڵدایە بپرسین و بە دوواداچوون بکەین پرسیار بکەین ئەنجا دەرمان وەرگرین چونکە دوجار تەندروستی خۆمان و خێزان و کۆمەڵگاکەمان لە گیرفانەکان گرنگترە هەر شاد